الحمد لله ثم الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد خشكاني برز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي پروردگار لسورة السجدة آية 16 فرميت بعد أعوذ بالله من الشيطان الرجيم: تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. خواهی پروردگار فرمی ایماندارانی بختور او کسانن که پیوندیان لگل خوا خوش نیه، لگل تمالی و راکیشانا خوش نیه، لگل جێگەی گەرما زۆر پەیوەندیان خۆش نییە، هەمیشە نزا و پاڕانەوەیان ڕوو بە پەروەردگاریانە لە خشم و قین و دۆزەخ دەترسن، ئاواتی ڕەزامەندی و بەهەشتیان هەیە و لە ڕزق و ڕۆزی و توانایی و زانیاری کە پێمان بەخشیون دەبەخشن. کەواتە لێرە خوای پەروەردگار باسی سیفەتێکی ایماندارانەکە کە ئەم عەبدانەی خوای پەروەردگار کاتێ شەودا دێت دنیا تاریکە بێ، ئیتر خەڵکێک بەرەو جێگا ئەکەوێتە ڕێ یاخود لە جێگایە خەوتۆ ئێوە ئیسراحەت کاتا بەیانی هەڵسە ئیش و کارەکانی دەست پێ بکە، ئەلەو کاتەیە خوای پەروەردگار دێتە خەیاڵی و لە جێگەکەی هەڵ ئەسێ دەست ئەکا بە کۆمەڵی عیبادەت کە شەرعی ئیسلام ناوی ناوە شەو نوێژی. بۆیە بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ باسی شەو نوێژ ئەکەین کە ئینسانی مسلمان وردە وردە کاتێ تەمەنی تر گەورە ئەبێ، لە 15 بووی بە 20، لە 20 بووی بە 25، لە 25 بووی بە 30، پێویستە ئەم سیفەتە وردە وردە بە تایبەتی لە ئافرەتانە دەرکەوێ، چونکە باشترین ڕەفتارێک دایک ئەیکا ئەوەیە کە لە ماڵەکەی خۆیان عیبادەت ئەکا تاوەکو منداڵەکانی چاوی لێکەن، بە تایبەتی کچەکانی. بۆیە عیبادەتی شەو نوێژ عیبادەتێکی زۆر گەورەیە. خوای پەروەردگارە فەرمێ: ئین المتقین فی جەنات وعیون، متەقیەکان لەناو بەهەشت و کانیاوی بەهەشتان، ئاخذین ما ئاتاهم ربهم ئینەهم کانوا قبل ذلک محسنین. ئەوەی کە خوای پەروەردگار پێی پەخشی بوون لە دنیاە لە چاکەکاران بوون، کانوا قەلیلا من اللەهل ما یهجعون. ئەو عیبادەت ئەو عەبدانە بە شەوا کەم ئەخەوتن، هەر خەریکی شەو نوێژ بوون. بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان بە تایبەتی خوشکان ئێوە پێویستە سیفەتی شەو نوێژکردنتان تیادا بەردەوام بێ، تاوەکو ماڵێکی دیندارانە دروست بێ. هەر ئەوە نەبێ کاتێک کە قورئانەکە ئەخوێندرێ یاخود کاتە تەلەڤیژنەکە ئیشەکە ئیتر ئەگەر لەسەر وتارێ بێ یاخود لەسەر شتێ بێ، بەڵام بەڵکو شەویش پێویستە ئینسانی مسلمان پشکی هەبێ لە عیبادەتکردنیا کە ئەویش شەو نوێژە. زۆر زۆر گرنگە ئینسانی مسلمان شەو نوێژ بکات. و پاشانیش خوای پەروەردگارە فەرمێت: ئەممەن هو قانت ئاناء اللەیلی ساجدا، ئەو کەسەی کە بە شەوا خەریکی شەو نوێژە، وقائما خەریکی ڕاوەستانە لە نوێژە، یەحذەر الآخرە زۆر ئاگای لە ئاخیرەتێتی، وەیەرجو ڕەحمەتە ڕەبی زۆر ئومێدی بە ڕەحمەتی خوای پەروەردگار هەیە. ئەی محەممەد بڵێ: قل هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، ئایا ئەو کەسانە وەکو یەکوان خەڵکانێک بە شەو هەڵ ئەسێ شەو نوێژ ئەکا، وەکو ئەو کەسە وایە کە هەر شەوی لێداهات ئەخەوێ و ئاگای لە عیبادەت و زیکر نامێنێ، بەڕاستی وەکو یەکوانین. بۆ یەکان ئەو کەسانەی شەو نوێژەکەن پلەپایەکی گەورەیان هەیە. بۆیە خوشکان پێویستە ئەم سیفەتە وردە وردە، ئەگەر هەتە زیاتری کەی، ئەگەر نیتە هەوڵدەی دروستی بکەی، تاوەکو خوای گەورە مێردەکەت و منداڵەکانت بۆ بسڵحێنێ، چونکە کاتێ لە شەو نوێژە دوعاکەی خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا، پێویستە ئینسانی مسلمانم عیبادەتە فەرامۆژ نەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ: ئەفضل الصلاة بعد الفریضة صلاة الليل. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ: باشترین عیبادەتێک نوێژێک کە عەبد ئەیکا لە دوای نوێژە فەرزەکانی شەو نوێژە. واتە ئەگەر بە ڕۆژە 12 ڕکات، 15 ڕکات، 20 ڕکات سونەت بکەی، شەو نوێژ لەوانە گەورەترە کە ئینسانی مسلمان ئەیکات. کەواتە پێویستە ئافرەتی مسلمان ئەم سیفەتە
لخويا زیندوو بکاتەوە تاوەکو ئەو منداڵانەی کە گەورەیان ئەکا چۆن لە ڕۆژە ئەیبینن حیجاب ئەکا و لە ڕۆژە ئەیبینن کە ئەچێتە دەرەوە سوورا و سپیا و مکیاج و جوانی خۆی دەرناخا بۆ پیاوی خەڵکی ئاواش بزانن ئەم دایکە ئەوەندە خوای خۆشەوێ شەوانش ئیلا پشکێکی لە عیبادەتەکانی هەیە بۆ خوای پەروەردگار بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی باشترین نوێژێک دوای فەرزەکان نوێژی شەو نوێژە کە ئینسانی موسڵمان ئەیکا و خاڵێکی کە شەو نوێژ هۆکارێکە بۆ چوونە بەهەشت پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک هەنگاوی ناو ڕووی کردە مەدینە یەکەم شتێک لە ناو خەڵکا فەرمووی یا ئەیها الناس فەرمووی خەڵکینە ئەطعیموا الطعام خواردن بدەن بە خەڵکی وصلوا الأرحام وصلوا الأرحام پەیوەندی خزمایەتیتان پتەو بکەن وصلوا بالليل والناس نيام خەڵکینە بە شەوا شەو نوێژ بکەن لە کاتێکا خەڵکی خەوتون تدخل الجنة بالسلام ئەو کاتە بە سەلامەتی و بەهێمنی و ئارامی دەچنە باشتەکەی خوای پەروەردگار کەواتە شەو نوێژێکە هۆکارێکە بۆ چوونە بەهەشت ئێمە هەرچەند عیبادەتەکەی نازانین کەی بڕیاری چوونە بەهەشتمان بۆ ئەدرێ بۆ یەکانە و عیبادەتەش ئینسان پێویستە دەستی پێوە بگرێ خاڵێکی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت واعلموا إن شرف المؤمن قيامه بالليل بزانن عزتي إنساني مسلمان رزي إنساني مسلمان أويك بشوا شونيجك بويا بيويس إنساني مسلمان أو عبادة فراموجنك كما هي يزو توانايتي كشوكا حديثي كمان هي كاتك إنساني مسلمان ذكر كان شوي أكا أبيت بايسي قوة بوروجي أبيت بايسي عزت بوروجي بويا حسني بصري رضا رحمتي خويلي بيفرمي ما بال المجتهدين أواني كزورتي أكوشن الذين يصلون بالليل وجوههم فيها نور فيها ضياء فرمي أواني كبشوا شونوجا كان رخساري النور رناكي بي وديارة فقال إمام رحمه الله بيان ود باشا بوشي وايا أيش فرمي لأنهم خلوا بالرحمن أوان للشيء تاريكي شوا خلقي همو يأتي أخوي أوان بتنيا أو السن لبردم خواي پروردگارا خوای پەروەردگارش لە نوری خۆیانی پێبەخشیوە کەواتە پێویستە ئینسانی موسڵمان ئەم عیبادەتە فرامۆژ نەکا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ينزل ربنا إلى السماء الدنيا كل ليلة في ثلثي الأخير من الليل خوای پەروەردگار هەموو شەوێک لە سێیەکی ئاخیری شەوە دێتە ئاسمانی دنیا هەر کەسێ دوعاکە خوای پەروەردگار لێ قبول ئەکا بۆیە پێویستە ئینسانی موسڵمان ئەو کاتانەش بە فرسەت بزانێ دوعا بۆ خۆی و چواردەور و ماڵ و منداڵ و خزم و کەسوکار و ئیماندارانی بکە سێیەکی شەویش عولەمایانە فەرموون ئەگەر سەعات سێ بۆ نمونە بانگی مەغریب بێ سەعات حەوتیش بانگی بەیانی بێ چەند سەعاتەکە ئەوەندە سەعاتەکە بکە بە سێ بەشەوە بەشی ئەخیری 3 ساعت يميني 4 ساعت يميني او سيكي شو لو كاتا خوای پروردگار دێتە ئاسمانی دنیا کەواتە پێویستە ئینسانی موسڵمان ئەوەش فرامۆژ نەکە هەر بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی نوێژ نیشانەی چاکی ئەو کەسەیە باسی ابن عومەریان کرد لای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کوڕێکی گەنج بوو لەو زەمانەیە تانەی پێغەمبەری خوا وەڵاهی عەبدوڵای کوڕی عومەر کوڕێکی عاقڵ و زیرەکە فەرمووی نعم الرجل فرمي أو براسي بياوي چاکە لو كان يصلي بالليل ئەگەر شەو نوێژی بکردایە هەرچەند وتیان چاکە و ملتەزیمە و دیندارە و باشە فەرمووی باشە ئەگەر شەو نوێژی بکردایە کەواتە علامەتی باشی تۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە پشتێکی عیبادەتت هەبێ لە شەوا خەریکی شەو نوێژ بی بۆ خوای پەروەردگار بۆ یەکان سالم خزمەتکاری ئیمام ئیبن عومەرە فەرمێ ئیتر لەو کاتەوە ئیبن عومەر شەو نوێژی تەرک نەکردبوو لبروي قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێنێتە دی خاڵێکی کەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رحم الله رجلا قام من الليل فأيقظ امرأته فصليا جميعا أو صلى كل واحد منهما لوحده أو كما قال النبي صلى الله عليه وسلم أفرمي پێغەمبەری خوا صلی فەرمووی رحمەتی خوا لەو کەسەی بێ کە شەو هەڵئەسێ ئەگەر پیا بێخێزانی هەڵسێنێ یاخود ئافرەتێ مردەکەی هەڵسێنێ خەریکی شەو نوێژ بن یان بە یەکەوە نوێژکەن یاخود بە تەنیا نوێژ بکەن
ئەوە نیشانەی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتی بۆ ناردوون داوای ڕەحمەتی خوای بۆ کردوون کەواتە پێویستە ئینسانی مسلمانم عیبادەت فرامۆژ نەکە تەمەن ئەڕوا خوشکان وامەزانە کە ڕەمەزان دە 11 ڕکاتەکە کە ئەلحەمدولیلا قیام اللەیلەکەی ئەم 11 ڕکاتە ئەبێ ئەم ڕەمەزانت فەرقی هەبوو بێت لە ڕەمەزانی ڕابردوو ئەوەی ڕابردوو زیاتر فەرقی هەبوو بێت بۆ یەکان وردە وردەکەیەوە علمی شەرعی فێرە بن دێن بۆ دەرز و دەور بۆ ئەوەی وردە وردە لە کردارتانە ڕنگ بداتەوە چونکە خوشکان غەڵەتێکی ئێوە دوو غەڵەتی ئەو ئافرەتەیە کە نایە بۆ دەرس غەڵەتێکی ئێوە دوو غەڵەتی ئەو ئافرەتەیە ئەو کەسەیە کە نایە بۆ دەرس ئێمە ناڵێن خوا نەخواسە ئەوەی نایە بۆ دەرس خراپە نا ئەوە ئیلاقی نییە بەسەر ئەوە بەڵام تۆ کاتێ ئەچی بۆ داهاتووی بۆ دەرس فێری علمی شەرعیە بی ئەبێت لە کردارت لە گفتارت لە ڕوخسارت ڕنگ بداتەوە ئەگەر یەکێک لە ئێوە 3 مانگ بچێ بۆ کۆنتۆ ساڵی ئەگەر زەعیف نەبێ خەڵک چی پێڵێ هەڵێ وەڵا هەر پارەکەی لێ زیاکر هەر بۆ درۆچێ وەڵاهی لەوەتەی ڕۆشتو هیچ فەرقی نەکردووە بەس ئەگەر کەسێکتان ڕۆژ دوای 3 مانگ 5 کیلۆی دابەزاند بوو ژنانی کە گڕەگرن هەڵێ وەڵای مەژەچی بۆ کۆنتۆ ساڵی هەم فلانی چوو بۆ کەچووی بۆ قاعی وەرزش پێتۆ دیار بوو خەڵکەڵێ بەڕاستی سوادەی کردووە کەواتە کە تۆ دێ بۆ دەرز و دەور خەریکی قورئان خوێندنەبی خەریکی علمی شەرعیە بی لەگەڵ مێرتا لەگەڵ منداڵتا لە خەڵک خزم و کەسوکارتا ئەبێ ڕنگ بداتەوە وە چەند هۆکارێک لەوانەیە کە بێتە باعیسی ئەوەی خوشکان کە بتوانن شەونێژ بکەن یەکەمیان دوورکەوتنەوە لە غوناح دوورکەوتنەوە لە غوناح ئەوە ئینسانی مسلمان وا لێ یەکا بتوانێت شەونێژ بکە وتیان ئیبن مەسعود ئێمە ئەمانەوێت شەونێژ بکەین بەڵام ناتوانین فەرمووی عادەکوم ذنوبکم فەرمووی غوناحەکانتان قورسی کردوون کەواتە خوشکان کاتێک کە تۆ دانیشی بە تەنیای لە ماڵای لە سەیارای گوێ لە گۆرانیەگری جوانی خۆت پیشانی خەڵکی ئەدەی بەخوا خوشکان ئەو ڕسمەی بڵاویەکەیتەوە پیاوی ناشەرعی نامەحرەم بیبینێ غوناحە باش چ پێویستەکە تۆ تەلەفۆنت لای خەڵکانێک بێت ڕسم بڵاوکەیتەوە ڕسمەکانە بچێ بۆ ئەو تۆ ئایا هەرچی ئافرەتێک کە تۆ ئیناسی ئەهلی تەقوایە نێڵێ پیاوەکەی سەیریکە لە کاتێکا لە ڕووی شەرعیەوە پیاو بۆی هەیە سەیری تەلەفۆنی خێزانی بکە وەکو چۆن تۆ سەیری تەلەفۆنی پیاوەکەت ئەەکەی باش بۆ یەکان جوانی خۆتان پیشانی خەڵکی مەدەن چونکە ئەمە هۆکارێکە بۆ غوناحکردن ئەبیتە باعیسی ئەوەی پیاوی خەڵکی یاخود خەڵکێک لە دەرەوە نەزەرت لێکا بە تایبەتی ئافرەتانی لە سۆشیال میدیا ڕسمی خۆیان بڵاوەکەنەوە بەڕاستی دروست نییە جایز نییە ئەمە بێتە باعیسی ئەوە یەکێکە لە هۆکاریکەوەی نەتوانی شەونێژ بکەی خاڵی دووەمەوەیەکەوە زۆر خواردن ئینسانی مسلمان کاتێک کە ئەخوا دەبێ ئاگای لەوە بێ ئەوەندە نەخوا قورس بێ تاوەکو شەو نەتوانێت شەونێژ بکە سێمیان ئەوەیە دوعاکردن ئینسان دایم دوعاکە بڵێ اللهم ارزقنی قیام الليل خوایە شەونێژم بەنسیب بکەی خوایە دامەزراوم بکەی لەسەر شەونێژ کە ئێستا ئیکەی بێ دوعاکەی خوا دامەزراوت کە مەڵێ من 2 ساڵە 5 ساڵە شەونێژەکەم لەوانەیە ڕۆژێ بێت خوای گەورە تەوفیقت نەدا دوورکەویتەوە لێی بۆ یەکان دایم دوعاکردن پێویستە کە ئینسانی مسلمان دوعا بکە خاڵی چوارەم ئەوەیە حەڵال خواردن چەندێک لە ئێوە دەستی پیاوەکە یەگرڵێ پیاوەکە ئامان حرام مەیەنە لە ماڵەکە چەندێکتان ئێڵێن تۆ بیڵێ ئەگەر پیاوەکەش حرامی هێنا ئەو کاتە تۆ گونەحبار نابی خاڵی پێنجەم خاڵی پێنجەم ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەگەر توانی خوشکان لە ڕۆژە سەعاتێ نیم سەعاتێ بخەوی تاوەکو شەو بتوانی شەو نوێژ بکەیت دووش مەڵێن دواییش مەڵێن بەخوا من ئەگەر تۆزە نەخەو میلاکە بم بەخوا خوشکان چۆن ئێمە عەبدی خواین خەویش عەبدی خوایە ئەگەر خوای گەورە فەرمانی کرد بە 5 سەعات تێرخەوت کا تێرخەوتەکە چەنێ لێ ئێوە هیلاکە بە ڕۆژە 10 دقیقە ئەخەوی هەڵەسە سێرەکاڵێ وەڵای ئەو 10 دقیقەی ئیسراحەتی پێکردم باش ئەی بۆچی بە شەوە 8 سەعات دەخەوی ئیسراحەت ناکەی کەواتە مەسەلەی خەو ئەوە مەسەلەی وەزوەسەی شەیتان دروستی کردووە تۆ ئەگەر لە ڕۆژە سەعاتێک ئەگەر زانی بە شەوە ناتوانی ئەو تعویزی ئەو سەعاتە کە هەڵەسی ئەو نیم سەعاتە هەڵەسی لە ڕۆژە بیکەیتەوە بۆ یەکان خەوی ڕۆژ هاوکارە بۆەوەی کەوا ئینسانی مسلمان بتوانێت شەونێژ بکە و پاشانی یەکێک لە هۆکارەکانی کە ئەوەیە کەوا ئینسانی مسلمان زیکر زۆر بکە کاتێ ماڵگزکە دەی ما خواردن دروستەکەی لە ڕێگەیەکە ئاچی بۆ شوێنە هەوڵدە زمانت بە زیکر و یادی خوای پەروەردگار ڕابێت هۆکارێکە بۆ ئەوەی کەوا ئینسانی مسلمان بتوانێت عیبادەتی شەونێژ بکە کە عیبادەتێکی گەورەیە
داواکاریم لە خوای پەروەردگار بە مانگی ڕەمەزانمان بگەێنێ و بە قیام اللەیلی مانگی ڕەمەزانمان بگەێنێ و ڕزقشمان بدا شەوانە بتوانین عیبادەتی بکەین شەو نوێژ بکەین. أقول قولي هذا واستغفر الله والسلام عليكم ورحمة الله.